سڵاوتان لێبێت وەرزی سەرما و سۆڵا دەستی پێکردووە و بێگومان هەموو ماڵێک پێویستی بە سۆپا و نەوت و هۆکارەکانی خۆ گەرمکردنەوە هەیە. ئێستا هاتوومەتە بۆرسەی سوتەمەنی دەمەوێت سەبارەت بە نرخی نەوتی سپی ماڵان بزانم وی بزانین کە نرخی یەک بەرمیل نەوت بە چەندە. سڵاوتان لێبێت. سلامت بێ بە خێراتتان دەکەین سلامت سپاس. دەمەوێت بزانم نرخی نەوتی سپی بە چەندیە، ینی بەرمیلی بە چەندە ئێستا بازار چۆنە؟ خواست چۆنە؟ نەوتی سپی ئێستا ئەو نەوتێک دەستە منە ئەوە نەوتێکی دەرەجەیەکە باشە، نەوتی ناقسی پێدەرێن، یعنی وەکو جملە ئەمە لێرە دەیفرۆشین بەرمیلی بە 165,000 جملە ئەوانەی دەیکڕن لێرە برێن لە ساحی لە فرۆشتن بەرمیلی 500 ینی بازاری ئێرە بەرمیلی 5,000 استفادەی دەکات دەفرۆشتەوە بە 170,000. ینی ئەو پیکەبانی دەژبن لە بۆ ماڵان دەیگوازنەوە بە 180,000 دەگاتە ماڵان. بانی باشترین نەوت بە 180,000 ئەوسا ئەو نەوتەی کە خواستی لەسرە بۆ ماڵان بە 180,000 دەگاتە ماڵان باشترین نەوت. ئێستا ماشەڵڵا و نەوتەی دەبینم دەڵێ ئاوە جوانە. چی پێڵێنەوە؟ ئەوە نەوتی ناقسی پێدەرێن، ئەو نەوتە ناقسە نەوتی بەسرایە، لە بەسرا زۆر لە بۆمان دێتن، ئەوە باشترین نەوتە بە 180,000 دەگاتە ماڵان. ئەو نەوت بۆنی وشتی نییە ینی؟ نا باشترین نەوت ئەوەیە بە 180,000. چی دیکە نەوتی دی هەیە ئێستا کەرکک هەیە دێ لە بۆمان بەس بە ئەمەل سووتان نایەت سەوری مادەش تێدایەت سەوریە بۆنی دێتن. ئەو هەرزانە ئەو تقریبان بە 150,000 بە 155,000 بەس بە کەلک نایە. ئەو سا نەوتی باش زۆر باشە ئەم زۆر هەیە. حەز ناکەی گران بۆ نەوت؟ بەخۆی ئەو سال گرانە وەڵاهی وەکو معلومات ئەو سار نەوت کەمە بەعام، یعنی کەمە پار لە ئیران لە بۆمان دەهات، ئێستا ئەوسا لە ئیران نایە لە بۆمان، یعنی ئەوەی دێتن لە مانتیقەی بەسرا ینی لە مووسڵ لەوانە دێ لەولاش بڕک کەم بووە لە ناوە خۆیان، چەند لەو لای زیاد بیت لە بۆمە زیاتر دێتن. دابشکردن بەرێوەڵە کاریگەری زۆر ئێستا بەردەوام دابش دەکرێت لە هەولێرێ، ینی بازارەکە وانە برێم لە هەستانە ئەو هەستانە نییە. چ سوتەمەنیەک لە ئێستادا دابەزی کامەی گران بووە؟ گازوایل هەرزان بووە، بنزینیش بڕک سعری دابەزیە لە 150 دیناری هاتا 125 و 30 ئەوانەیەش دەدابەزینە خواتی زۆر نیە. نەوتەکە بڕک ئەگەر ئەو مانگەی بڕە زەحمەتە ئەوی چکە ئێستا خەڵک زۆر وەری نەگەیت ئەگە وەرگری ئەو بازاڕی نابێت هەتا 200,000 ینی زیاتر بەرز ئێستا تەوزیعاتەیە خواستی کەمە دابەزیە بە 180,000.